نون والقلم وما يسطرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. چەمکی ئەم جارەمان کە هەر وەرگیراوە بێ لە قورئانی پیرۆز بریتێ بێت لە چەمکێکی گرنگ و گرانبەها کە زانایان ئاماژەیان پێکردووە و بەتایبەت بۆ ئێستا بۆ ئومەتی ئیسلامی بۆ مرۆڤایەتی بریتێ لە چەمکێکی زۆر گرنگ کە ئەوەی چەمکی ئیسلاحە. ئیسلاح واتە چاکسازی. ئەم ئیسلاحە کە زۆر چەمکی تر لە خۆگرێ دەستەواژەکانی سڵح، دەستەواژەکانی مەسلەحە، دەستەواژەکانی مصلح واتە چاکەخواست، مەسلەحە واتە بەرژەوەندی، سڵح واتە ئاشتەوایی، هەمووی لە خۆگرێ کە مستەڵەحێکی جامیع و شامیلە. و ئەزانم لە نزیک بە 180 شوێنە خۆی پەروەردگار باسی ئیسلاح و سڵحمان بۆ کات کە ئەم مستەڵەحانە نزیکن لە یەکەوە کە مشتەقە لە ئیسلاح خۆی پەروەردگار لە 180 شوێنە باسیەکە. بەپێی نەزەریەی حجوم هەر شتێکە خۆی پەروەردگار زۆر بایەخی پێبا زۆر باسێکە کە قورئانە خوێنینەوە ئەتوانم بڵێم لە زۆربەی جێیەکانە ئەم چەمکەمان بەرچاوەکەوێ هەر جارە بە دەستەواژەیەک بەڵام کە هەمووی لە سڵح و لە ئیسلاحەوە وەرگیراوە. بەداخەوە دەستەواژەی ئیسلاح ئەتوانین بڵین ناشرین کراوە لەلایەن خەڵکانێکەوە کە خۆیان بە ڕیفۆرم خوا دەزانن. لە ڕابردووە چەمکی ئیسلاح لە ناو مەسیحیەکانە بۆ ئەوە دانراوەکەوە وەکو مارتن لۆتەر و ئەمانە بەرهەمیان هێنا کە ئیسلاحاتیان کرد، مەسیحیەتیان پوچەڵ کردەوە لە محتەوای خۆی. تەنها لە کەنیسەیە قەتیزماوە چۆنیان بیوە ئەوە مامەڵەی لەگەڵاکەن. خەڵکانی بە ناوی ڕیفۆرم خوازیەوە کە کەوتونەتە بە شاڵاوی غەربی و ئیشتیهای ئەو حاڵەتی غەربەکەن و کەوتونەتە ژێر ئەو کاریگەریەوە کە ئەوانش هەمان ئەو هەنگاوانی ئەوان ناویانە دووباری بکەنەوە، ئاماژە بە ڕیفۆرمەکەن، بەڵام هەتا ئێستا شکستیان خواردو و ئەیانەوەیەکەوە دینی پێ تەحریف بکەن، دینی پێ لە خشتە بەرن یاخود ئیبتالی شەریعەتی ئیسلامی بکەن و شەریعەتی ئیسلامی پوچەڵ بکەنەوە لەو محتەوا بەهێزەیەکەوە هەیەتی. لە ڕاستیە لە ناو ئومەتی ئیسلامیە مستەڵەحی ئیسلاح کە خەڵکێک بەکاری ئەیەنێ بۆتە سەرچاوی جۆرێک لە ترس، جۆرێک لە قەلەق و جۆرێک لە شک و گومان بۆی ئەڕواندەیە، چونکە مەبەستێکی تر هەوڵیان داوە کە بەکاری بێنن. ئیسلاح طبعاً داواکراوێکی گرنگە لەلایەن خۆی پەروەردگارەوە لە ئێمە کە لە اعتقادا، لە ئەقوالە، لە ئەفعالە، لە هەموو بوارەکانی ژیانە، تەنها لە سیاسەتە و هەروەها لە بواری اقتصادا، لە بواری ئیدارەدان و داراییە. لە مقابلی ئیسلاح بێگومان ئێمە فەسادمان هەیە و هەروەها سەیئەمان هەیە. خۆی پەروەردگار لە قورئانە بە چەند شێوازێک دەستەواژەی ئیسلاح بەکارهێندێ. ئیسلاح یەکێک دەستەواژەکان بەکاردێ بۆی خۆی پەروەردگار ئەوەی کە خوڵقاندوێتی احتیفازی پێ بکرێت، ئینسان بیپارێزی، ئەوە ئیسلاحە. یاخود لە مقابلی سەیئەیە بەکارهێندێ، خراپەیە، یاخود لە مقابلی فەساد واتە گەندەڵی بەکارهێندێ. خۆی پەروەردگار ئیسلاح جارێ بۆ بەکارهێندێ ئەم گردونەی کە خوڵقاندوێتی هەر فەسادێک کە تووشی هاتووە ئەگەر بێت و بە هۆکاری دەستی بەشەرەوە، ئەگەر ئەو گەندەڵی و فەسادی لێدارنی ئەوە بێتە ئیسلاح. ئیسلاح مهمەی پێغەمبەران بوو عەلەیهیمو السەڵات وەسسەلام لە سەرەتا و هەتا ئێستا. ئەگەر هەر پێغەمبەرێک لە ڕابردووە بۆ چەمکێکی ئیسلاحات بێ، پێغەمبەرێک بۆ ئیسلاحی ئەخلاقی هاتبێ، پێغەمبەرێکی تر بۆ ئیسلاحی ئیداری و دارایی هاتبێ، پێغەمبەرێکی تر بۆ ئیسلاحی اعتقادی هاتبێت، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئیسلاحاتوە لە هەموو بوارەکانە. بوارێک نەماوەتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مکەلەف نەبێ یاخود ئێمە مکەلەف نەبین بەوەی کەوا ئیسلاحی تیا بکەین. شوعەیب پێغەمبەر عەلی نەبینا و عەلەیهی سەڵات وەسەلام کە یەکێک لە ئایەتە زۆر گرنگەکانە کە باسی ئیسلاحی تیاکرێ ئەفەرمێ بە قەومەکەی ئین ئورید إلا الإصلاح ما استطعت، إن أريد إلا الإصلاح ما استطعت. طبعا ئەمە سەیدنا شوعەیب لە وەڵامیایە لە دوایی یاگەمەجال و باسیەکەین لە وەڵامی فەسادی اعتقادی و فەسادی ئیداریە
ئەم وەڵامی داوەتەوە کەواتە دوو چەمکی زۆر گرنگە بەداخەوە منافقین خەڵکانێکی تر ئەم دەستەواژەیان اختیتاف کرد و زیویانە بۆ خۆیان یاخود بە فەساد خەڵکێکی پێ تاوانبارەکەن لەسەر و هەمیانەوە فیرعون کە تاغوتێک بووە لە کاتێکا کە ئەڵێ ئینی ئەخاف ئەن یوبەدیلە دینەکم ئەو ئەن یظهر في الأرض فساد ئەمە بەکی ئەڵێ بە موسا ئەڵێ ئەمە بەسی پێ موسایە موسا و اعتیباری موساکە کە ئەمە سەرگەرم و سەرقاڵی فەسادە بەڵام خۆی سەرقاڵی ئیسلاحە لە کاتێکا خۆی ئەڵێ ئەنە ڕەبوکم الأعلا ئەم شێوازە و هاو ئاوازەکانیان بێگومان لەم سەردەمەیە هەیە جا لە هەموو ئاستە جیاوازەکانە ئێستا طبعاً زایۆنیست بە حەماس وا ئەڵێ ئێستا زایۆنیست بە بەرەی مقاومە و بە ئەو جیهەتانی کە بەرەنگاری ئەوە بنەوە خەباتەکەن لە پێناوی خی پەروەردگار و ڕزگارکردنی خاکەکەیان ئەڵێوانە تیرۆریستن یاخود ئەمریکاش تەنانەت وایان پێڵێ و خۆیان بە مصلح ئەزانن ئەمە عادەتی منافقینە عادەتی ستەمکارانە عادەتی توغاتە کە لە هەموو سەردەمێکە وایان گومان بردووە کە ئەوان لەسەر خێرن ئەوە ستەم لێکراوەکان ئەوانی بەرامبەریان وەستاونەتەوە سەرگەرم و سەرقاڵی فەسادن بۆیە خی پەروەردگار لە باسی منافقینە کە فەرمێ وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون لە کاتێکا سەرگەرم و سەرقاڵی فیتنە و فەسادن ئەڵێ ئێمە چاکەکارین جا لەم سەردەمەی شاگە خەڵکێکی چاک و پیا و مرد بێ بە خەڵکانێک بڵێ گەندەڵی مەکەن ئەوان ئەڵێ نە ئێوە خۆتان سەرگەرم و سەرقاڵی گەندەڵین ئێوە لی نازانن ئێمە لی ئەزانین ئەوەی کە زابیتە ئەوەی کە ڕێکیەخە ئەوەی کە مدعی ئیسلاح لەگەڵ مصلح لە یەک جیاکاتەوە ئەوەی کە بانگەشەی ئیسلاحەکە بە ناڕاستی لەگەڵ ئەوەی کە مصلحێکی حەقیقی و چاکسازێکی چاکەخوازێکی حەقیقیە خی پەروەردگارە ئەوەیمان بۆ یەکلاکاتەوە لە قورئانە فەرمێ ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها أما إيتر زور بوار أجريتو كأميد موها إن شاء الله ما مستعيان أما جي بيبكن جورتين إصلاح للشريعة جورتين إصلاح بريتين للشريعة الإسلامية كبري هاتو بوشي هاتو بو بختوري مرۆڤەکان بۆی کە کامەران بن بۆ ئەوی کەوا بەختەوەر بن لە قورئانە خۆی پەروەردگارە فەرمێ ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض ولكن كذبوا فأخذناهم بما كانوا يكسبون جاء ئێمە طبعا زۆر بواریتر هەیە کە قسەی لێ بکەین سەبارەت بە ئیسلاح پرسیارە گرنگەکە لێرا کە دێتە پێشەوە جەنابی مامۆستا شێرزادی بەڕێز ئیسلاح طبعا لە قورئانە ئەنواعی هەیە گشتگیرە وەکو ئاماژەمان پێکرد زۆر بوار ئەگرێت و مەجالاتێکی بەرفراوانی هەیە ئەکرێ گوێبیستی جەناب بین بۆ قسەکردن سەبارەت بە مەجالەکانی ئیسلاح لە قورئاندا بەناوی خودای گەورەی میهرەبان دووبارە خۆشحاڵم کە بە خزمەت ڕێزت گەیشتینەوە خۆی گەورە زای خێردا تۆ یا ڕەبی لەو بەرنامە ناوازە و خۆشەدا طبعا ئیسلاح وەکو فەرد ئیسلام هاتووە ئەو فەردە ئیسلاح دەکا وەکو کۆمەلگا وەکو ماڵ وەکو ئیسلاحی سیاسی وەکو ئیسلاحی ئابووری وەکو ئیسلاحی کۆمەلگا ئەوانە هەموو لە قورئاندا باسی شێوەکانی ئیسلاح کراوە ئەگە بینە سەر فەرد خی گەورە چۆن ئیسلاحی فەردەکە طبعا لە ئیسلامدا دوو منطق هەیە کە دوو شوێن هەیە کە ئینسان ئیسلاحی تێدا دەکا کە ئیسلام ئیسلاحی تێدا کە یەکەم عەقلی دووەم قەلبی ئەو دوانە ئەوە تەحەکوم بە ئینسانەکەی دەکەن لە عەقلی ڕا تەمەشاکە ئەگەر تەمەشای بیدایەتی هاتینی پێغەمبەری خوای بکەی عەلەیهی سەڵات وەسەلام کە لەگەر ئەسحابدا دەنیشت و هەموو ئەو ئایەتانی دەهاتنە خوارێ هیچ زەمی ئەوە بتوو سەنەمەکان ناکە ئایەتەکانی بیدایەتی قورئان کە لە بۆ ئەسحاب خوێندرایتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆی هاتە خوارە و بۆ ئەسحابی خوێنتەوە هیچ باسی زەمی بتوو سەنەمەکان ناکە ئەی باسی چەکە باسی تەصحیحی ئەفکار دەکا ئەو کەسە حتا ئەفکاری تەصحیح نەکرێ سلوکی تەصحیح ناکرێ چونکە سلوکی ئینسانی بەرهەمی ئەو فکرێتی کە لە ناو مێشیتی ئەگەر فکرەکە تەصحیح بوو ڕێک بوو سلوکیش ڕێکدەتی دەبی ئۆتۆماتیکیان بۆیە دەبینی هەموو ئایەتەکان چەند محوەرێک باز دەکەن محوەری یەکەم باسی مەفهومی ئیلاح دەکا مەفهومی ئیلاح معنای چییە ئایا ئەو ئیلاهەی کە
مستحقی پەرستنە چ سیفاتێکی لەیە دەبین لە هەموو سوورەتەکانی مەکیەکانی کە سێ ساڵی بیدایەت سبحان الله باسی عەزەمەت و گەورەی و دەسەڵاتی خۆی گەورە دەکات کەواتە یەکەمیش دەبی ئیسلاحی فکری ئەوەیە کە هەندێک مستەلاحات هەیە دەبی ئەو مستەلاحاتانە زۆر بە جوانی شی بکرێتەوە پاشان قەزێکی کە باسی عیلاقەی بینی ئینسان و بینی خودای گەورە دەکات ئەو عیلاقەی زۆر مهمە دەبی عیلاقەیەک ئایا کەسێک هەیە لەو بینەی بێ من بەخوای گەورە بناسێنیتن و یان خی گەورە بە من بناسێنی ئەو ئینسانە دەبێت مباشر عەبدی خی گەورە بی هیچ پێویست بەوە نییە کەسێک بێ واسەم بکە بمگەین تەکنە خی گەورە یان بتێکە بێ سەمەنێکە بێ سەنەمێکە بێ بەردێکە بێ دارێکە بێ بە شەرێکە بێ نەخێر ئەو عیلاقە مباشر ئینسان لەگە خی گەورە هەیتیکەوە کە عەبدایەتی و بەندایەتی و مەلکەسی و تاعەتە و ئەوەش خوایەتی و ئولوهیەت و ڕبوبیەتە قەزێکی تکە کە لە ئیسلاحی ئەفکار لە بیدایەتی ئاەتەکان لە سوورەتی مەکیەکان کە باس دەکە ئەوەیە ناساندنی دەسەڵاتی خی گەورە لەو کەون و کائیناتانە سبحان الله دەبین ئاەتەکان هەموو باسی گەورەی دەسەڵاتی خی گەورە دەکەن باسی ڕۆژ و مانگ و ئەستێرە و بەحر و شاخ و حیوانات و ئەوانە دەکەن لۆ هەتا ئاسوی فکری ئەو ئینسانە زۆر زۆر فراوان بێ وا نەزانێ دنیا پێکاتۆ لە دەسەڵاتێکی بچووکی سەنەمێک بەردێک شخصێک کە ئەو تەحەکوم بە ئینسانەکان دەکەن نەخێر ئەوە هیچی لە دەست نییە ئەوەی تەحەکوم بە ئینسانەکان دەکات الله تعالایە جا بۆیە بزانە ئەوە ئیسلاحی فکر بەو شێوە دەکرێت کەواتە کۆمەڵک مەفاهیم هەیە دەبی ئەو ئینسانە بەڕاستی مەفهومی الله مەفهومی قیامەت مەفهومی ئینسان مەفهومی عەدالەت هەموو ئەوانە خی گەورە لە فەهمی ئەو ئینسانەدا ئیسلاحی دەکات ئەو زە پاشەندێ ئیسلاحی قەلبی دەکاتن قەلبی جوابدانەوەی فکرە يعني أو دوك إنسان إصلاح بو مباشرة أو إنسان إصلاح دبي حمو أو قلب إنساني كوكو بيغمبري خو عليه الصلاة والسلام إشارتي بيدا دفرمي إن في الجسد مضغة إذا صلح صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب لبرسي سوك براسي أو قلب تحكم بإنسان كيدا كاتن زابوي باكنوي أو قلبه لحمو خوة خراب لكبر لحسودي للرياء لعجب لحرتسي نخوشي قلبي هي كإنسان كي بيدا فوتينيتن براسي دبي أو قلبه لي باك ببتو بوي دبي إنسانك تكبر لشي تكبرك لقلبي دا تكبرك لقلبي دا سك فكري وابا قلبك يدري كزلتو قورة ترنيا كزلتو عقل ترنيا كزلتو بياو ترنيا كزلتو بشهامة ترنيا أتو أو أنا سنة لبندسو بيدا وأنا هيزني على حسابي كزمك كواتا أم زورة فكر كرنا وسقطة ولا قلبك إذا سبحان الله تكبري لي بيدا بيزا أو إسلام دي أو قلبي إصلاح دكا كفكري إنسانك لقر قلبي إنسانك إصلاح كرد أوتوماتيكيا خودي فردي أو فردا زور بزواني إصلاح دبيتن بينه سر وزارة إصلاح المجتمع إصلاح المجتمع وكفرنيا إصلاح المجتمع إصلاح مفاهيمه كوملك مفاهيم دبي لنا وكوملك دا إصلاح بكري أو ذا كوملك إصلاح دبيتن مثلا وشي بيشتر باس ماكر مصطلحي عدالة براستي دبي عدالة ديار بي لنا وخلشي عدالة معناه سيا مع عدالة لشي والتطبيق دكري باب كو عدل دبي لقر من دالكاني ادي بياو كو عادل دبي لقر خزان كو عادل دبي لقر بياوي ادي حاكم كو عادل دبي لقر محكومين كو عادل دبي لقر حاكم كان كابراي مدير شلون عادل دبي لقر موظف كان اي موظف كان كو عادل دبي لقر مديري او مفهومه كراس كراوه اوتوماتيكيا خلق إصلاح دبي كواتا إصلاحي كوملقا جداية لقر إصلاحي فرد إصلاحي كوملقا بيكاتو لكوملق مفاهيم كإسلام دي أو مفهومان الرق دخي مثلا مفهومي أخلاق أو مفهوم شي كوملايتيا دبي براستي يعني حمو كسك هرقري أخلاق بيتن لا حمو وظيفة إيش بي دبي أخلاقي تدابي نقول والله سياسة أخلاقي تداني اشتوانية أو سياسة ساقطة كان أو مفهومي بالله ودكنوا بو أوي الروازي بهمو تصرف إيش غلط يخويان بدن بو أي مبرري بو همو دزي وقندل يكان يخويان بينو اشتوانية أصلا دبي سياسة أخلاقي تدابي أصلا دبي آبوري أخلاقي تدابي أصلا دبي قاضي أخلاقي تدابي
هەموو ئەندام پەرلەمان ئەخلاقی تێدابی پیاوی سیاسی هەموو شێوەکان دوکانداری دەرێ عملەی دەرێ مدیری دەرێ مدەڕسی دەرێ هەموو دەبێ ئەو مەفهومە لە ناو خەڵکی ڕاست بکرێتەوە ئیتر کۆمەڵک ئیستلاحات هەیە بەو ئیستلاحاتانە ئەو کۆمەلگا ئیسلاح دەبی ئیسلاحی بیت ماڵکو بە ئیسلاح دەبی بەوەی کەوا بەڕاستی هەندێک مەفاهیم هەیە لە بینی ژن و مێرد و منداڵ دەبێ ئەو مەفاهیمانە ڕاست بکرێنەوە ئینسا ئەو ماڵە ئیستلاح دەبی مەفهومی احترام دەبێ کاکە دەبێ بزانن لە ماڵێک احترام هەیە لە ماڵێک گەورەی بچووکی هەیە ئەگەر لە هەر ماڵێک ئەو احترام و ئەو گەورەی بچووکی لێتەرینە ئەو ماڵە قەت ئیسلاح ناکە بەڕاستیەوەی گوتی ئەو هەویرە زۆر ئاوی دەچێشی بەڵام فەحوای ملەخەسی قسەکان ئەوەیە ئیسلاحی فەرد ئیسلام هاتیە لە عەقڵ و لە دڵی دەست پێ دەکا ئیسلاحی مجتەمع هاتووە لە کۆمەڵێک مەفاهیمی زۆر مهم دێ ئەو مەفاهیمانە چاک دەکاتەوە خەڵک بە خۆیان ئیسلاح دەبن و مەفهومی ئیسلاحی خێزان ئیسلاحی ئابووریشمان هەیە ئیسلاحی سیاسیمان هەیە ئیسلاحی کۆمەڵایەتیمان هەیە ئەوانش کە بابەتی زۆر دوور و درێژن دەستە خۆش مامۆستا خالیدی بەڕێز ئیسلاح چییە و مەجالاتی تەطبیقی لە قورئانی پیرۆزە تا چ مەودایەکە بەڵێ مەنای خۆی بەخشندە و مەهرەبان دیارە ئەو چەمشی ئیسلاحەش زۆر بابەتی فراوان لە خۆیدا دەگرێ ابن منظور لكتاب لسان العرب تعريف ايش اوها لغوي كرتكا دفرمي اصلاح نقيض الفساد فساد بين هري وشين وتيشي بدا اصلاح اللي درست بي كفساد نهشت كوتايد بيهنا او اصلاح لدايك بالله اصلاحك لدايك بي زالوي براستي بزانه لهر جيغايك دا غير غندلي وشتو فساد زور بو اصلاحي تيدانيه لهر جيغايك دا اصلاح بيدا بو فساد نمه ئەو ئیسلاحش تێکی زۆر چاکە لە بۆ ناو کۆمەلگا بەڕاستی یعنی شتێکمان لە بۆ دروست دەکا زۆر گرینگە یعنی بەو مەفهومەش پێم خۆشە یعنی وەکو لە ڕووی تاریفەکەیەوە وەری دەگرین بەڕاستی بەو بابەتەوە ئێمە ئیسلاح وەربگرین یعنی کە بیبیە کەسێکی مصلح لە ناو کۆمەلگادا مواجهەت زۆرە بی دوژمنت زۆر دەبی کەسایەتی دوژمنکارانە لە دەورەت زۆر دەبی تەماشا ژیانی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم تا 40 ساڵیش کە بانگەشەی پێغەمبەرایەتی کرد لەو تەمەنە هەریان گۆ صادق الئەمینە کاتێک گوتی مصلح گۆڕانکاری بەسەر ئێرەدا دێنێ ئەو فەساد و خراپە نامرێ دەستیان بە دوژمنداری کرد لەگەڵیدا کەواتە کەسی مصلح قەت چاوەڕێ نەکا خەڵک خۆشی بووە و کەیفی پێبێ و بزانی ئەو کابرایە دەبی لە ناو هەموو کۆمەلگا و لە ناو هەموو کەسێکا خۆشەویست بی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام دوژمندایەت لەگەڵ دەکرد بەس لەسەر مەسەلەکە چ بوو مەسەلەکە ئەوە بوو ئەو تەصحیح و مەفاهیمانەی کە تازە مامۆستای بەڕێزیش ئاماژە پێکرد ئەوێ و چەمکانە چاکاتەوە خەڵکێکی مەسلحەتی لەو فەسادەدا هەیە لەو خراپەدا هەیە ڕێگەی پێنادە گرفت لە بۆیدا دروست دەبی جا ئێمە بەڕاستی گرفتمان لەوە نییە کە ئێمە وەکو موسڵمان هەموو کەسێک وەکو داعی وەکو بانخواز وەکو خەڵکینا ئەو کۆمەلگایە دەبێت خەریکی ئیسلاح بین بەڕاستی ئەوەندەی کە لە تواناماندا هەبێتن مەجای ئەوە نەبی فکر لەوە بکەی و چێ دوژمنایەتی دەکا چێ دۆستایەتی دەکا ئەوەی کە خوا ئەمری پێکردی ئینسان ئەوانە ئەنجامدا من گرفتی ئەوەیمان نییە لەگەر کافردا کە ئینسان کو ئیسلاحەکە و کو بەرەو جانیبێکی چاکەی دێنی ئەوە لە باسی داوە بانگەوازە جێ دەبیتەوە بەڵام بەستم ئەوەیە لە ناو موسڵماناندا زۆر جاری وهەیە ئیسلاحمان زۆر پێویستە یعنی خۆمان چاک بکەین کۆمەلگایەکەمان چاک بکەین ئەمە هەموو موسڵمانی لەگە یەکتریدا کەچی کاتێک لە بۆ نوقتەی ئیسلاحەچین دەبینی گرفت پەیدا دەبێت جاوە وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد کە دەڵێ مثالێکی تەطبیقی لە قورئاندا فعلا بداية سورة أنفال تماشا كخواي قرأوا حد السماء لبو نقل ذكاء لباشي شر بدر كالروح دا آيات دا أبزي قرفت لسر سدروس تبي شركة زور بەچاشی تەواو بی کۆمەڵی لە سەنادیدی قوڕیش گەورەکانیانە کوژرێ و کۆمەڵێکیان بەدیل دەگیرێ و غەنائیم کۆ دەکرێتەوە و گرفت دروست دەبی لەسەر غەنیمەتەکە چێشە دروست دەبی ئەو وەختە هەندێک دەڵێ ئەمن شەڕم کردێ دەبی زیاتر لۆ من بی هەندێک هەیە دەڵێ من ئەسیرم گرتێ دەبی زیاتر لۆم بی هەندێک دەڵێ من دیفاعم لە پێغەمبەر کردێ صلی الله علیه وسلم دەوری لۆ من زیاتر بی ئیشەکە ئومورەکەی ئەوە تێدا نەما کە ڕێ بدەن پێغەمبەر صلی الله علیه وسلم جارێ قسەی لێ بکە خۆش تا هیچ قسەی لێ نەکردووە کەسی هەر یەکە لە ڕاستە خۆی داوای شتێکەکە جا لێرە من مەبەستم پێشتێکە ئەگەر ئیمان خەلیلی لێ پەیدا بوو ئیسلاح نەقسی لێ دروست دەبی تەماشا بدایەتی سوورەکەتەکە خوای گەورە کو باس دەکا يسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول ئێوە دووشت بکەم زانە ئەوە بدەنە خوا پێغەمبەر تەواو ئیشین گۆ نەما فاتقوا الله وأصلحوا ذات بينكم
ئەگۆ لە غەنیمەتەکە گەڕن بینی خۆتان چاکەن ئێوە تەقوای خوا بکەن بینی خۆتان چاک بکەن و ئەطیعوا الله وەرەسوولە ئین کونتم مؤمنین ئەگەر ئێوە ئیماندار بیدەنە دەستی ئەوان چونکە نابێت چەند کەسێک حکمدا لەسەر شتەکاندا یعنی لێرە خوای تەعالا باس دەکات زۆر بە جوانی قەزیەی مالیە نەبوو قەزیەی ئیمان بوو خەلەلی لێ پەیدا بوو ئەو ئیمانە بە قووەتەی کە هاتن لە بۆ جەنگ و جیهاددا ئەوەیانە خەلەلی تێکرد لۆی خوای گەورە یەکسەر باسی ئیماندارەکە إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون الذين يقيمون الصلاة وينفقون مما رزقناهم أو زاد فرميت أولئك هم المؤمنون حق أنا إيمان داري راستقينا وەرە یەک ئیمانداری ڕاستەقینە بێنە بەو سیفەتانەی کە خوای پەروەردگار باسی دەکە مصلحە لەو ئیمانە خەلەلێک پەیداکە ئەو ئیسلاحە تێک دەچی ئەو ئیسلاحە تێک دەچی هەر کاتێ ئێمە وەکو ئیماندار وەکو موسڵمان لەناو ئەو کۆمەلگایەدا دەڕۆین دەبێت تەماشاکەن چاومان لەوە بێ بەڕاستی بتوانین هەم ئیمانەکەمان ئیستیفادەی لێ بکەن هەم ئەو ئیسلاحی کە دەمانەوێت ئەنجام بدەین لۆی خوای تەعالا لە ئاەتەکە یەکسەر فەرمووی فەتەقوا الله وأصلحوا ذات بینکم ئێوە بینی خۆتان چاکەن گرفتەکە لە چ دروست بووە لە بینی ئێوە گرفتەکە گرفتی مادی نەبوو گرفتەکە قەزیەی ئیمان بوو هەندێک کەس ئێستا پێغەمبەر دانیشت صلی الله عليه وسلم 100 حوشتر لۆ فلان 100 حوشتر لۆ فلان 100 حوشتر لۆ فلان یەکێک فەرمی یا ڕەسوڵ لۆ فلان فەرمی ئەکیله إلى ئیمانی ئیمانی زۆر بە قووەتە تەوچی لێ دەم وەلای ئیمانەکەی خۆی پارەی بدێنێ دێ هیچ تەسیری لێ ناکا لێی گەڕێ ئەو ئیمانی ئەو پیاوە دەستی لێمەدا یعنی بەڕاستی ئێمە ئێستا تەماشا دەکەین دەمانەوێت عەبدێک دروست بی بەندەیەکی خوای گەورە دروست بی ئەوها بە شێوازێک دروست بوو پێبەخشین و نەبەخشینی لەکن وەکو یەک واپی لۆی بتوانی ئەو دەعوە بانگەوازەی خۆی بە تەواوی پەیامەکەی بتوانی بگەیەنیتن هەر کاتێ ئەتوو لە مصلحی کۆمەڵایەتیدا کە چوێ ناو کۆمەلگادا چاود لە دینار و درهەم و دۆلار و مەنسەب و زۆرە شتەکان بوو تەسیری لە قەزیەکەت دەکا تەسیری لە مەسائلی ئیمانیەکەت دەکا جا لۆی بەڕاستی ئەمە ئێستا پێویستمان بە چێ پێویستمان بە مصلحی ئیجتیماعیە کۆمەڵایەتیە فەردیە عائیلەویە یعنی دۆست و برادرە هی هەمومان پێویستمان پێ هەمومان شت لە بۆ یەکتری چاکەن و نەزانین کەسمان گەویشتی تەقیمەی ئەوی دیکە لە بیدایەتیدایە لێرە ئەو کەلیمەیە کە ئەو هەجوان تەفسیرێکە ئیبن مەنظور دەفەرمێن نەقیض الفەساد فەساد یعنی هەروەشێنەوە مەیە لە فەساد هەبێ فەساد وەکو برین وایە ئەگەر چارەسەری نەکەی زیادە چێشی دەڕوا لەناو هەموو کۆمەلگا لە بۆ هەموو جێگا و لە بۆ هەموو شوێنێک و لە بۆ هەموو شتێکدا ئەبێ مصلحەکان هەر هەبن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ بدأ الإسلام غريبا وسيعود غريبا كما بدأ فطوبى للغرباء قيل يا رسول الله من هم الغرباء الذين يصلحون إذا فسد الناس أبي إصلاح بكن كاتك خلق برو فساد وبرو عقارێکی خراپدا دەڕوە دەبی کۆمەڵێک هەبیتن ئەو خەڵکە بەرەو ڕێسکەیەکی جوان و ڕێک و پێکدا بباتن وئیلا ئەگەنا ئیسلاح لە خۆیەوە دروست نابی لە سەردەمی بانکخوازەکاندا دروست دەبی لە سەردەمی خەتیبەکاندا دروست دەبی لە زاری ئەو کەسانەدا دروست دەبی کە تەمەشا کۆمەلگاکەن بە عقارێکی زۆر غەڵەتدا تێدەپەڕیتن یعنی ئێمە ئێستا زۆر جاری وا هەیە دەڵێن كل داعية برو ببينه كاتك دبيته مصلحي اجتماعي خرابي لبو هردا بس بختاني لبو درستكن بيغمبر صلى الله عليه وسلم حتى نيفرمو بو امن قران كاري بسر عقيده وبيرو باور واخلاق وتصرف تان دادم دانغو صادق الامين حتى امام القرطبي لتفسير كيدا اشتك مالودا جورتو زور جوانا دفرمي روجك ابو جهل تكليفي لوليدي كوري مغيره قلت لون ايمان بمحمد نايني قلت أتو براز بدري قلت بالله براز بدري قلت عقليا فكري لي بكوا بياوي كتا عمري بو 6 صار بيمان صادق الامين كعقلي كامل بو بيبرشيه تساحره او تشي قبول ذاك قلت له باخذ ايماني بينايني قلت ايمان بس لبر او لو خاطري وي افرتاني قريش نرم بدويتي ما كي بني هاشم كت انا من يقين هي وبيا وراست مصلح الشاه وبياوي شي تاش ليه ما بس ما في وي برزان يعني تماشادك او تمكي كهلي دغري او كسا شردني هم كسيكا نظريشي جوان تماشاي بكا بس او ابي خريجي اصلاحي خوي لا دينارك ولا درهمك نيل جرفتي شي بيت استمن يغنموني بيغمر صلى الله عليه وسلم تماشاكا بيغمر اخو صلى الله عليه وسلم موضوع ماليات سن بياويش مصلح دست باك ولا هم دنيا بقري قد سر كرديشي او هاد بدزناكوي قلق اسبيك دست داتي تماشاكا دايك دنيتو فرمي يا رسول الله لو داناوا فرمي لولا أخاف أن تكون من الصدقة لأكلتها صدقة لسر إما حرامة أجا ترسي ومنما أو قسمة هي زكاة دم خوارد بلام ترسي وما أو قسمة نخو هي زكاة به أبي داناوا بيغمر إخوة صلى الله عليه وسلم دايناوا ليه ما بس تماشاك لهم دنيا سركردية كد بدس ذكية وندم مصلح بي يقل قسب كما في ويتدان بي بإخواتن قد توانيش تيجي وابكي يا أو ناكري أستمع
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سزاکان شێروا بەڵێ هەروە فەرمی یەک لە قەسپیدایە فەرمووی هەندێک ڕوايەتەکان دەفەرمی خیتابەکە لەگەر فاتیمە بووە ئەما علمتی ئەنا لا نأكل الصدقة ئەحمەدارە لە زاری دەربینێ ئێمە ناخۆی سەدەقە ناخۆین نەخۆم نە ماڵ و منداڵم بوو ناو کەس و ئالوبەیتی ئێمە ئەو شتە ناکە جا لێرە قەزدەکەی من چییە یعنی تۆ بدەبێ ئیسلاحێک لە ماڵەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێک نیشانی کۆمەلگا دەدا هەموو سەرکردەیەک لە پاشی ئەو عاجزن بتوانن شتێکی وها بکەن لۆ چونکەوە ئینەکە لعلى خلق عظيم الله أعلم حيث يجعل رسالته وشو إمام عمر تشبيه نبي فرمي خالد كرولد كوفاتك فرمي عجزت النساء أن يلدن مثل خالد تواب تازة أفراد ناتواني كسي شو شو أوان دي بيدا دەست خۆش ماوەسای بەڕێز دوای ئەم ناوبڕا ئەگەڕێینەوە لاتان. بسم الله الرحمن الرحيم. طبعا مامۆستایانی بەڕێز ئاماژەمان کرد بە ئیسلاح و ئاماژەمان کرد بەوەی کە زۆر بوار ئەگرێتەوە. ئەلیفلام لە ئیسلاحە ئەلیفلامی عەهدی نیە بەڵکو بۆ ئیستیغراقە یاخود بۆ جینسە هەموو بوارەکانی ژیان ئەگرێتەوە لەسەر زەوی. لە ڕاستیە ئیسلاح یاخود چاکسازی بەشێکە لە فیترەتی ئینسانەکان نەک پێویستە لەسەریان بیکەن هەر ئەوەندە بەڵکو ئەبێ خودسەری خۆشیان هەستن بە ئەنجامدانی کاری ئیسلاح و چاکسازی. ئاژەڵێک تەشبیه نەبێ ئیسلاحەکات کاتێکەوە باڵندەیەک هێلانەکەی تێگەچێ دەسەکا بە ئیسلاح دەسەکا بە چاکسازی. ئیسلاح مەرجعیەتی ئەبێ هەبێ مەرجعیەتەکەی تەشەهی و حەز و خواست و ئارەزوو نەبێ ئینسانەکان چۆنیان بێ ئاوا ئیسلاحەکان بکەن وەکو فیرعەون کە لە ڕابردووە ئاماژەمان پێکرد. سەرچاوەی ئیسلاح بریتیە لە قورئان لەگەڵ سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەرچی قورئان و سونەت هێنابێتیان کە صحیح بێ لە سونەتەکە طبعاً ئەوە ئیسلاحە و هەروەها ئەوە هیچ گومانێکی تیان نییە کە خۆی پەروەردگار پەسەندێتی و مایەی چارەنووسسازیە بۆ ئینسانەکان لە ئایندەیە. لە ڕاستیەکەیە ئیسلاح یاخود چاکسازی کۆمەڵێک بەرهەمی زۆری هەیە. ئەم بەرهەمانە هەمووی لە قورئانە یاخود لە سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەیان پێکراوە. یەکێک لە بەرهەمەکانی ئیسلاح یاخود چاکسازی هۆکارێکە بۆ ئەمن و ئەمان بۆی کە ئینسان دوورکەوێتەوە لە ترس بۆ ئینسان دوورکەوێتەوە لە خەم و خەفەت و خەم و خەفەتی بڕەوێتەوە ئینسان ئەبێ مصلح بێ ئەبێ چاکەکار بێ ئەبێ چاکخواز بێ ئەبێ بزانێ ئەم کارێکیکە لەسەر ڕێگەیەکی ڕاست و دروستە واتە مەبدەئی بێ زۆر خۆشەکە ئینسان مەبدەئی بێ لە ژیانیا. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ فەمەن ئامەنە وئەصلەح فلا خوف عليهم ولا هم يحزنون. هەر کەسێ ئیمان بێنێ و هەروەها مصلحیش بێ چاکەکار بێ مەبەستی خێر بێ چاکە خواز بێ بۆ خۆی و هەروەها بۆ خەڵکیش. ئەگەر بەراورد بکەین بزانە کەسێکە لە ناو خەڵکیە سەرگەرم و سەرقاڵی فیتنە و فەسادە کەسێکش کە سەرگەرم و سەرقاڵی چاکەکاری و چاکەخوازیە ئەبێ حاڵەتی دەرونی ئەم لەگەڵ ئەوە چۆن بێ فەرق و جیاوازیەکی زۆر هەیە لە نێوانیاندا. باشە یەکێکی تر لە بەرهەمەکانی ئیسلاح و چاکسازی بریتیە لە ڕەحمەت و مەغفرەتی خوای پەروەردگار کە دابارێ بەسەر ئەو ئینسانەیە. خوای گەورە خۆی ئەفەرمێ لە قورئانە وئین تصلحوا وتتقوا فإن الله كان غفورا رحيما. خوای پەروەردگار لێبوردەیە بە بەزەیی و سۆز و عەتفە بەرامبەر بەو کەسانی کە ئەهلی تەقوان ئەو کەسانی کە ئەهلی ئیسلاحن. خۆی ئیسلاح خۆی یەکێک لە بەرهەمەکانی تەقوایە یەکێک لە بەرهەمەکانی تەقواش بریتێ لە ئیسلاح. ئەم دوانە تێکەڵکێشن ناکرێت کەسێ مصلح بێ و متەقی نەبێ ناکرێت کەسێ متەقی بێ وەرەها مصلح نەبێ. خاڵێکی تر ئەوەیە کە خوای پەروەردگار ئەجر و پاداشتی ئەو کەسانی کە چاکە خوارن کە چاکە خوازن چاکسازن لە نێو کۆمەڵگەیە لە ئیدارەیە لە بواری داراییە لە بواری تاکە لە بواری خێزانە لە بواری کۆمەڵگەیە لە هەموو بوارەکان ئەجر و پاداشتیان وناکە ئینا لا نضيع ئەجر المصلحین ئەوانەی کە ئاهلی چاکە و چاکەکارین. و هەروەها ئەو کەسانی کە صالحن ئەو کەسانی کە چاکسازن کە چاکە خوازن خۆی پێویستە بۆن کە خۆی پەروەردگار خۆی پشت و پەنایان بێ کە ئەفەرمێ وهو يتولى الصالحین. یعنی زۆر گرنگە ئەو کەسانە کە ئینسان چاک بێ هەمیشە چاکساز بێ و چاکە خواز بێ ئەو یەقینەشی بۆ دروست بێ بۆی کە خوای پەروەردگار پشت و پەنای ئەم ئینسانەیە. خاڵێکی تر لە بەرهەمەکانی چاکسازی ئەوەیە کە خوای پەروەردگار ڕزگاریان نەکا لە بەڵاو مصیبەت و ناڕەحەتی.
خۆی پەروەردگار بە ئاگا بێ لێیان وەکو لە حەدیثا کە هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ صنائع المعروف تقی مصارع السوء ئینسان کە چاکەکار بێ خۆی پەروەردگار لە دەرد و بەڵا و موسیبەت و ئەو جۆرە شتانە ئەی پارێزێ نمونەی زۆرمان هەیە لەو بابەتە ئەگەر ئینسان ئەهلی سەلاح بێ یەقینی هەبێ کە ماڵ و مناڵەکەشی چاکە بێ ئەگەر ئینسان ئەهلی سەلاح بێ دڵنیا بێ لەوەی کە خۆی پەروەردگار ئەی پارێزێ لە لیبیا لە شاری دەرنا لافاوێکی گەورە ڕوویدا 20,000 کەس مردن لەو شارەیە یەک بینایەکە بوو تەقەن بینای 12 قاتی تەخت کردبوو یەک بینایەک مابەوە ئەم بینایە سبحان الله ئەم لافاوە لە یابوو هەموو بیناکانی دەوروبەری ڕووخابوون و تەدمیر بووبوون کە بینای گەورەتریشی تیابوو ئەم مابەوە دوای کە تەحقیقیان کرد سەیرەکەن ئەمە خاوەنەکەی تایبەتمەندی کردووە بە بەخێوکردنی هەتیوان و لەبەرکردنی قورئانی پیرۆز بەو کەسانەی کە نازدار و کە بێ باوکن بۆیە خی گەورە لە قورئانە فەرمێ وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون کاتێککە ئینسان مصلح بێ چاکەکاری تابێ خۆگەر هەندی ستەمکاریشی هەبێ تابێ لەبەر ئەمانە خۆی پەروەردگار هەر لە ناویان نابە و هەروەها توشتی دەرد و بەڵاو موسیبەتێکی گەوریان ناکە و دوایین خاڵکە خاڵ زۆرە سەبارەت بە ئەوەی بەرهەمی ئیسلاح ئێمە دیراسی بکەن و لێ بکۆڵینەوە و خاڵیان ئەوەیە کە خۆی پەروەردگار لە قورئانە فەرمێ ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون بەندە چاکسازەکان بەندە چاکەخوازەکان مرد نییە چاکەخواز هەر بە زۆری نوێژ بێ یاخود بە زۆری ڕۆژوو بێ ئەوانی کەوا خزمەت گوزاریەکەن بۆ خەڵک ئەوانی کە ئەوە ئاسانکاریەکەن یعنی دکتۆرێک کە شەو نخونی ئەچێژێت لە پێناوی بەختەوەرکردنی ئینسانەکانە ئێمە هەمووان ئەزانین نزیکترین ڕێگە بۆ گەیشتن بەخوای پەروەردگار بریتێ لە خزمەتکردنی ئینسانەکان چۆن بتوانی ئیسلاحی خەڵکی بکەین چۆن بتوانین لە خزمەتی خەڵکیابین یەقینمان هەبێ بۆی کە خۆی پەروەردگار میراتگری ئەدا بەوانی کەوا ئەهلی سەلاح و ئیسلاحن ئەوانی کە بەرژەوەندی مرۆڤەکان لێگەدانەوە لەسەر ئەو تەوەرە کارەکەن لێرەوە ئێمە پرسیارێکمان لە دروست دەبێت لە خزمەت جەنابی مامۆستا شێرزادە ئەبێ ڕۆڵ و کاریگەری بانخوازان چی بێ لە ئیسلاح و چاکەسازی لە کۆمەڵگەیە وەکو جەنابەت لە بیدایەتی ئیشارەتت بۆدا هەر شتێک ئەگەر زۆری گرنگ بیخوای گەورە زۆر دووبارەی دەکاتەوە ئەخە 180 جار خی گەورە ئەو مستەڵحی دووبارە کردیتەوە دیارە بەڕاستی شتێکی زۆر گرینگە بۆ ئینسانەکان لۆی خی گەورە تاکیدی کردیتەوە جا ئەو 30 جاری بفعل هێناوە بەڵام 150 جاری بە ئیسم هێناوە مثلا بفعل وأصلحوا ذات بينكم وفعل أمره أو بفعل هاتووە 30 مستەڵح بەڵام 150 جار خی گەورە بە ئیسمی نایتەوە وەکو مثلا والصلح خير لەوەی ئیسمیەت دەوامی و بەردەوامی تێدا یوریدا ئیسلاحن خی گەورەش لە 51 جیان لە قورئاندا ئیمان و عملی صالحی پێکەوە بەستیتەوە مثلا وبشر الذين آمنوا وعملوا الصالحات إن الذين آمنوا وعملوا 50 جار لۆ بزانی ئیسلاح بەرهەمی ئیمانە ئیسلاح بەرهەمی ئیمانە و ئەو ئیمانش بەو ئیسلاحی دەپارێزرێ هەم بەرهەمیتی هەم پارێزەریتی ئەلێرە دەوری و ڕۆڵی بانخوازان بە دیار دەکەوی لە ناو کۆمەڵگە خۆیاندا چکە بەڕاستی فەرقی هەیە وەکو جەنابەت دەزانی لە بەنی ساڵح و مستەحی خەڵک هەموو ساڵح بیتن لەکن خی گەورەوەندە گرنگ نییە بەڵام گرنگ ئەوەی خەڵک مستلیح بێ چکە لەکن خی گەورە یەک مستلیح بە 1000 ساڵحی هەیە چکە ئەو ساڵح لۆ خۆیتی نوێژە ڕۆژیە شەو نوێژە قورئانە بەستە بۆ خۆیتی بەڵام مستلیح دێ دەردی کۆمەلگا چا دەکا دێ کێشەی ناڕەحەتی خەڵکی سوک دەکات دێ ئازارەکانیان لەسەر هەردەگری ئەوە مستلیحە جا بەڕاستی هەرچەندە ئێمە بەداخەوە ئێستا لە وەسعێکدا دەژین دەرێن کابرایەک چوو ماسی بکڕی چوو کلکی بۆن دەکرد کابرای ماسی گریش پێگوت کاکە ئەوتەوە چی کلکی بۆن دەکەی دەرێ نازانی ماسی فحەزکەی بنجێ بۆن کە بزانە سەری بۆگەنی بۆ گوتی خۆرم دەزام سەری بۆگەنی بووە بۆت گوتم بزانم گەیشتە کلکی بەڕاستی ئەو کۆمەلگایە کە داعی دێ تەمەشا دەکە هەر هەمووی بێسەر و بەر بووە تەمەشای فەردەکەی بەداخەوە
تەمەشای خێزان دەکەی بەداخەوە، تەمەشای بازار و تیجارەت و کڕن فرۆشتن دەکەی بەداخەوە، تەمەشای سیاست و سیاست مەدار و ئەندام پەرلەمان وەزیر دەکەی بەداخەوە، تەمەشای هەر نقطەیەک لەو کۆمەلگایە دەکەی، هەر جومگەیەک لەو جومگەی کۆمەلگا دەکەی بەداخەوە بەڕاستی ئیفساد و بێسەروبەری تێکەوتووە. کەواتە بابای داعی بەڕاستی ماندی دەبی کاتێک کە دێ ئیسلاحی ئەوانە بکە. بەڵام چۆن دەتوانین ئێمە ئیسلاح بکەین؟ بە تەخەسوس دەتوانین ئیسلاح بکەین. هەندێکمان دێن لە بواری عەقیدەدا خەڵک ئیسلاح دەکا، هەندێکمان دێن لە باری قەلب و ئەخلاقدا خەڵکی ئیسلاح دەکەین، هەندێکمان دێن لە بواری خێزان و عیلاقاتی بینی ژن و مێرد و منداڵ ئیسلاح دەکەین، هەندێکمان دێن لە بابەتی سیاست و پەرلەمان و وەزارەت و عیلاقاتی دەولی ئیسلاح دەکەین. بۆیە بەو شێوە هەموو داعیەکان تەکمیلە یەکتری دەکەن. کەواتە هەم لەو ناحیەیەدا من ناتوانم هەر هەموو بێ ئیسلاحی سیاسی بکەم، من چکۆ پیاوەکی سیاسی نیم، ممکنە تۆزێ وەعی سیاسی مەبی، بەڵام ممارەسەی سیاستم پێخۆش نییە. کەواتە من ناتوانم ئیسلاحی سیاسی بکەم، بەڵام کەسێکی تر، مامۆستایەکی تر، بانخوازێکی تر خەبیرە پیتۆڵە لە مەسئلەی سیاست، ئەو دەتوانی ئیسلاحی سیاسی بکە. یان کابرایەک دێ ئیسلاحی ئابووری، یعنی ئەو هەموو معاملە بێسەروبەری کە ئەوڕۆ دەکرێت، ئەو پێویستی بە ئیسلاحی ئابووری هەیە. بەڕاستی ئەو مامۆستایە دێ هەرچی فتوای هاوچەرخ هەیە، هەرچی مەشاکلی بازار هەیە دێ بەڕووی شەرعەوە لە بۆ خەڵکی بەیان دەکا. کەواتە تو ئیسلاحی بازارت کرد، ئیسلاحی معاملاتی خەڵکت کرد، ئیسلاحی ئەو عیلاقەت کرد کە خەڵک لە تیجارەتدا ئەو پرسیارانە کە لۆیان دروست دەبیتن. ئێمە مەسەڵەن ئێمە بە ئەوەی بە حکمی ئەوەی خۆمان ئێمە یەک دوو شوێن دەتوانین ئیسلاح بکەین. مەسەڵەن دەتوانین لە خێزانەکاندا ئیسلاح بکەین، دەتوانین مەسەڵەن ئەو ژن و مێردانەی پێش ئەوەی بێنە ناو پرۆسەی ژن و مێردایەتی، ئەو کوڕە گەنجەی، ئەو کچە گەنجەی کە پێش ئەوەی بێتە ناو پرۆسەی زەواج، ئێمە تەوان کۆمەڵێک شتی فێر بکەین، کۆمەڵێک دەوراتی لۆ بکەینەوە، کۆمەڵێک محاضەراتی فێر بکەین، بۆی کە هاتە ناوە ئەو پرۆسەیە بە چاوڕوونی بێ، بزانی کە ئەم پرۆسەیە کاکە مەسئولیەتە. یعنی زۆر بە کورتی پرۆسەی زەواج سێشتە. هەر کەسە کە دێتە ناو ئەو پرۆسەی دەبی بزانی سێشتە. یەکەمینیان مەسئولیەتە، دووەمیان قوربانیە، سێمیان لێک حاڵی بوون و لێک قبولکردنە. دێکەواتە ئەو کوڕە گەنجە، ئەو کچە گەنجە کە دێتن پێی دەڵێم کاکە ئەوە مەسئولیەتە، یعنی ئەوە ئاگا لێبی لەمەو دووە هەر تەسەڕوفێک ئەو کچە دەکات و بەرپرسی. پاشان قوربانیە، ئەوەیە کە ئەتوو بەڕاستی خۆت قوربانی ئەو ماڵ و منداڵە بکەی، هیممەت بکەی، جوهود بکەی، بەخێویان بکەی، بەسەربرندی. دوای لێک قبولکردنە، دەبێ ئەو ژمێردن لێک قبولکەن کاکە لەبەرەوە من لە دوو عایلە جودا هاتوون، لە دوو ئەفکاری جودا، لە دوو پەروەردەی جودا، لە دوو کۆشی جودا، لە دوو عادەتی تەقالیدی جودا کە دەگەین یەک کۆمەڵک شتمان عەکسیەکە. کو دەتوانی بەردەوام بین لێ قبولکردن. دێکەواتە ئێمە دەتوانین لەو بوارەدا چاکسازی خێزانی بکەین، چاکسازی ئەو گەنج و شەبابانە بکەین کە دەیانێت پرۆسەی زەواج بکەین، یاخود چاکسازی قوتابیان، چاکسازی خوێندکاران. ئەو زۆر میمە، زۆر گەنجمان هەیە کاتێک کە دەستە جامیعەی یعنی زۆر 180 پلە با دەداتەوە. ئەم کوڕە گەنجە دەبی لە 6 عەدادی، لە 5 عەدادی، لە 4 عەدادی ئەو 3 مەرحەلە بەڕاستی تەئەهول بکرێت، چۆن دەچێ ناو لە حەرەمی جامیعەی، چۆن دەچێت ناو ژیانی ناو جامیعی، چ بکەی لۆی بەڕاستی هەم خۆت حفز بکەی و هەم کاریگەریشت هەبی لەسەر قوتابیەکان. ئیتر بەو شێوەیە دەتوانین هەموو داعی و بانخوازەکان بەڕاستی بتوان ببینە مصلحی ئەو کۆمەلگایە. بەڵام وەکو گوتم هەر داعیەک، هەر بانخوازێک دەبی سوچێکی ئەو کۆمەلگایە عیلاج بکاتن و کۆی گشتی هەر هەمومان قوتارکردنی ئەو میلەتە لە غەرق بوون. وەکو پێغەمبەری خوا دەفەرمی ئاخر قسەمە دەفەرمی حاڵی مصلح، حاڵی بانخواز لەگەر کۆمەلگایەکەی وەکو ئەوەیە کە مەجموعە خەڵکێک سەفەریان دەکرد لە ناو کەشتێکدا، بەڵام کەشتێکە دوو قات بوو، قاتی سەرێک خوارێ، ئەوانەی خواردیان گوت بۆ بچین لۆ ئاوێ، بچین لە سەرێ و ئاوی هەرنزین ناوەڵە کونەچی لەو کەشتی دەکەین لۆ خۆ من ئاوەکەی بە ئاسانی دێتە ژۆرێ. جا دەفەرمی ئەگەر ئەوانەی سەرێ دەستی ئەوانەی خوارێ نەگرن کەوا ئەو کونەی بکەن، هەموو کەشتێکە بەهلاک دەچێت. ئێمەش واین ئەو کۆمەلگای کوردی هەمومان ئەگە بەڕاستی نەبینە مصلح، هەمومان نەبینە غەمخۆری یەکتری بە هەموو بابەت و ئاستەکانەوە، بەڕاستی ئەو سەفینە هەر هەمووی دەخینچێ و کەسیشی تێدا قوتار نابیت. دەست خۆش مامۆستای بەڕێز. مامۆستا خالیت، چەمکی ئیسلاح وەک پێویستی، وەک پێگە، چەمکێکی قورئانی لە ناو موسڵمانانە دەبێت چۆن بێ و لە چه ئاستێکدا بێ؟ هۆی ئەو چەمکە ئیسلاحێ بەڕاستی شتێکی زۆر جوانە. ینی
خاصة لبين إيمان داران ما قلت مشا قرآني في روز بكين سكون بابا كمان أو سمكي هلا بجوني زياتر أماجة تركيز لس قرآني في روز فليلة تماشا دكين خوي تبارك وتعالى حتى للشر كردينيش لبين مسلمان أقد دروس بو آية كان صريح سيدا فرمي بزانا وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فأصلحوا بينهما شر دروس تبيه بلا ما بك كسي كبي إصلاح لما بينهم بك جاء فرمي فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي حتى تفيء إلى أمر الله وش الإصلاح بالله ديت نستا فإن فاءت فأصلحوا بينهما بالعدل وأقسطوا إن الله يحب المقسطين يعني قرقان راوة هو إصلاح بكان لما بينهم بوبر عدالة ذات بريوريو باشا أو جاء آية كدو هذا إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم يعني لدائري إيمان دري مكة أجر شري شكرت كشتارج لما بين ينبو بريدارج لما بين ينبو أوانا هموي هر لنتيجة دا مسلمان بإصلاح بكان هيت طائفيك هيت عشيرتك هيت دوهوزك بشر نهاتي نبرو بين إلا النتيجة آخري كالصلح بيتشاكيا كنتيجة كي صلح نبي هر زياد يعني ليكوشتو هر مشكلة لما بين أنا زياد دروس بوا لو يتماشى ذا كبراستي القرآن إذا كاتب وكو آية ما مسافر سخين والصلح خير ببي شرط ببي مرت هر صلح بك خير يعني هيز مرجع شنو داننا وقرآن تماشى كردو يكسر صلح خيره يعني لسر هر طرفيك بيه صلح بخير دادندرين زالوي براستي اويك او تسمكي ايما ضلين بين ايمان داران ومسلمانان دا زور جاري واحد خلق سود لو كلمه اصلاحيه ورناغري يعني قرفتك رو دا درجه شي مصلحه كديت بين يان دا جويرايلي ناكن يعني تماشا دكي ايمان دار لقد ايمان داري دا يعني قرفته كان ينشار سرنا كان بقضيه اصلاح بكل قراني بيروز ده هتوخ خوي تبارك وتعالى اما جدك انجو اصلاح بكن اصلاح بزوان ترين شتا حتى خوي قورا اجري او كسيدانا ولا سر اخوي فمن عفا واصلح فاجره على الله اجري اكبيت استر خوي رب العالمين كواتا او اجرو باداش تقوري هي ايمان داران لروج قيامه ذا امام احمد لحديثك ده سبحان الله موقعي شي زور جوانا لو مقام دا غنزا اما جي بيبكين لا سر مرجي دابو كبريله دري دغريا بكوركي قلت برو عبد الله بزانا اولو دغريا قلت بيوزناك بابا قلت اخر برو بزانا او دنقل لو او غريانه شي لنيزيق مالي ما قلت بابا وياك لو جلاداني كلستن زوري لتودايا بيستيتي امام احمد خري كدمري قلت دي دري قردن ما زاك مش نايلم بيت جوري قلت برو كرم بري باب كلستن هذا دري قردن يا زاكرتي قلت له بابا لبرت قلت تبرو بيبري ورا او زابيت ظلم كبي قلت هاتو قلت كرم ام سن سال بيج استا او حد يسم لبو خلق شرحه كرت درير لروج قيامه دا خواي قوره بانك دكا شي حقي لسر خواي بابي اجركي بداته خواي قوره ضلي ملائكه برسن يا ربي خواي شي حقي لسرته هي ضلي شي لبرخاتري من كسي شي حفو كردي واصلاحي كردي وشري كوجانديته اي با اقرداك كردي بلبرخاتري من بابي من اجركي بدا موليرانا او حد يسم باش او يجيرا ولا بو خلق دا استا معقوله من بخون في ثواني بكم بلي بابا ما وقتي قردن يا زاكري پیغمبر صلى الله عليه وسلم لسمين برفت قسانا كالبو خلق دا شاي بإمام حسن كي برد بيتو ديت اخوار دري ان ابني هذا سيد او كريمن سيده قوري لو او الصلح لما بين دو في اذكا باشا لما بين هردو چاندا تماشا هم تاريخ اسلامي كم صلح هي خيني تدا يعني الراوستها بي بقدر اوصل حي امام حسين لقى معاويه كردي رضا ورحمه اخوان اللي بي مع العلم هنديك سبو بركي حرستيشان هبو لو او يكد لباش صلح كسلام يا الامام حسن كرد يقول يا مذل المؤمنين يعني وين او نوزدا كرد بوي كوا نابوا يا صلح كي بكرو بابا پیغمبر صلى الله عليه وسلم اما جي بيقولوا صلح كاريجي خيره او اصلاح لما بينكم القاده ذكري براستي جاري وهي او يكسك دتواني لصلح يقدر انجام يبدا يعني دان داعج او اشياء بيناكري لو كزوانه ثاني كصلح لبين جنومير دكا لما بين دو برا دكا لما بين خزمك دكا لما بين مسلمانان دكا زاني شتي كم بيكردوا صلح لما بين ايمان داران قورترين كردوي كانسان انجام بدا لنا وكم القاده سكاتو قرفت كان كوتاي بيدني حقد بغز كان لقد يكتري دا كوتاي بيدني والدك او دجمناتي كبيشترها بوكو برا است لقد يكتري دا سيدك لو ايش قران كفر انما المؤمنون اخوه كان جنبنا برا فاصلحوا بين اخويكم صلح لما بين برا كانت يمكن وابنه برا او براتي پیغمبر
دروسي كر صلى الله عليه وسلم لما بين مهاجرون وأنصار دا يعني تبرأتي وشيتواني لتاريخ دا برأتي ودروس كخواي قالوا فرمي لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم ولكن الله ألف بينهم يعني خوا يشهد لبودك وتوفيق دا بلام ثم بس الإصلاح بكسر مصلح بلكم القادة بتوانا أو خلقنا همو بتواني بقيني يكتري دا هر كسي كاري خيري في ذكر بابيكا حتى لسفينوجا من وصل صفا وصله الله باشا الليرة أو مفهوم ما فيرك براستي إصلاح لما بين إيمان داران كاري زور قوري بهمو كسيق ناكري بركو بياوي مرداني خويه كادتواني لناوكم القادة أو إصلاحا بأنجام بقين بكورتيكي أو إصلاحي لبين إيمان داران دكريتن لروج دواي دا أجري قال زورة بيغمر صلى الله عليه وسلم بنصي حديث لنويج لروج لصدقة بقورتري دانا كاتك خلق دتواني إصلاح لما بين يكتريب كس خوش ما وصل بريس إصلاح طبعا أجر آية كان إصلاح بخوني نوى بتابة سيدنا شعيب كالقال قومك قصاك إن أريد إلا الإصلاح ما استطعته ربطك هي لبيني إرادة لقال استطاعة إرادة عزيمة استطاعش قدرة كواتو كسيك إصلاحك أبي إراديها بيه كأما زور قرنقة لقرآن لدهان شون باسي إراداك هركز إراديكي هبي خواستيكي هبي بوغيشتن بأنجامي بأمانجي إلا خواي پروردگار موفقي كردوها يكم خال بنرتي عنصري سركي بو إصلاح بريتيا لوي كمصلح أبي إراديكي بهيزو بتوي هبي باشان أبي هوكاركاني سركوتنشك قدرية كاستطاعية بوي برهم بيانيت وآمادەی بکە ناکرێت کەسێک توانای نییە ئیدعایشتی گەورە بکە نادێت کەسێکەوە ئیرادەی نییە بۆ ئیسلاح بڵێ ئەو من ئیسلاحەکەم یەکەم شت ئەبێ بڕیار بە لە قەراری نەفسی خۆیان و ئامراز و ئالیەتەکانی بۆ ئامادە بکە و بۆ بەرهەم بێنێ بۆی کە بتوانێت ئەم ئیسلاحە بە ئەنجام بگەێنێ ئیرادە لەگەڵ ئیستیطاعە بۆ هەر کەسێک کە ئێوێ چاکسازی بکە لە بواری تاکە لە بواری خێزانە لە بواری کۆمەڵگەیە لە بواری ئومەتە پاشان چاکسازی لە بواری ڕۆحە لە بواری نەفسە لە بواری دڵ و حاڵەتە پەروەردەیەکانە چاکسازی لە بواری ئیداری لە بواری دارایی ئێستا لە هەر وڵاتێک لە هەر کۆمەڵگەیەکە کە ڕێژەی گەندەڵی زۆر بێ ئەو میلەتە زۆر لە دواوەیە و ئەگەر ڕێژەی گەندەڵی کەم بێ ئەو میلەتە لە بەرەو پێش ئەڕوا لە خودی ئینسانەکان خۆشیانە هەر کەسێک سەلاحێ بێ چاکساز و چاکەخواز بێ ئەوە بێگومان پێگەیەکی بەرز و بەهێزی ئەبێ خۆی گەورە هەموو لایەکمان موفق و سەرکەوت و سەفرازکە بمانکە بە ئەهلی سەلاح و بمانکە بە مصلح تا بتوانین چاکسازی لە خۆمان لە کۆمەڵگەیە لە نێو ماڵ و مناڵ لەم ئومەتەیە پەیڕۆبکەین و بەرهەم بێنین لێرەیە دێنە کۆتایی بەرنامەکە هەموو لایە بەخوای گەورە ئەسپێرین خی گەورە یار و یاوەری هەمووان بێ خواتان لەگەڵ نون والقلم وما يسطرون